ئەم بابەتەمان بابەتێکی دەرونیە باز لەواکەین هەندێک کەس هەیە ڕۆی ڕاستەقینەی خۆیان دەرناخەن ڕەنگە زۆر کاتوا خۆیان نیشان بن کە زۆر کەسێکی دڵسۆزن کە زۆر کەسێکی بۆ نمونە ئەزیز من لای تۆ خۆیان دەرەخەن بەڵام لە ناوەخن و لە دڵ و دەرونی خۆیانە ئەوان بۆ شێوازە نین بۆیە ئەمڕۆ پرسیین با بزانین ئەو کەسانە کێن کە بەو شێوازن تایبەتمەندی ئەو کەسانە چیە بۆ ئێمە کە ئەو کەسانە بناسینەوە و دووریان خێنەوە لە ژیانی خۆمانە یاخود بزانین ئێمەش چۆن و بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ئەو کەسانە یاکەین یاخود ئەم کەسانە هۆکار چیە کە پەنا بنە بەر ئەمەی کە ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرنەخەن ئەوەی کە لە دڵی شانابێ وەکو چۆن لە کوردەواری خۆماناڵن لەسەر زمانیشیان بێت بۆچی بۆ شێوازەنین ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان کە بەڕێزیان پسپۆڕی دەرونی ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە دکتۆریان سڵاو لێبێ زۆر بەخێر بێیت بانی باش دکتۆر زۆر بەخێر بێت دکتۆر وا دیارە نێوانت لەگەڵ میوزیکا زۆر باشە کە گوێمان لەو پارچە میوزیکا گەر زۆر باش چ بوویتە نایەوە زۆر گرنگە بەڵام مۆسیقا لە ژیانی میوزیک چ گرنگێکی هەیە بۆ دەروون بە تایبەتی وەلای دەرونی ینی موزیک لە ڕاستیا زمانێک قسە ئەکا کە هینە یعنی هەموو دنیای هەموو دنیای تۆ جاری وایە هەندێک مۆسیقا کارێتەیەکە یا هەندێک گۆرانی کە نەم واتاکەی ئەزانی نەزانی بەبەستی چێکەشی کارێتێک ینی کار لە هەست و سۆزەکە مۆسیقا و هەست و سۆز شتێکی گشتی بۆ هەموو مرۆڤایەتی زۆر ڕاستە دەستە خۆش بێ کاتێ سەبا باز لە بابەتەکەی خۆمان بکەین دکتۆر بۆچی زۆر کەسێ پەنا بنە بەر ئەوەی کە ئەوەی لە دڵیانایە لەسەر زمانیان نییە خۆیان بە شێوازێکی تر دەرەخەن هۆکاری ئێمە بۆ چێگەڕێتەوە بەڵێ خۆی ئێمێنە سەر چۆنەڵی ئەو کەسانەی کە ماسکیان هەڵگرتو داینایە خۆی ماسک یعنی ڕووپۆش یعنی ئینسانێک کە ڕووی ڕاستەقینەی خۆی دائەپۆشێ پیشانی نایە بە بەرامبەر و دایەپۆشێ بە شتێکی تر کە خۆی لە ناخی خۆیان ئەو کەسە ئەوە نییە اینجا لە ڕاستیە مرۆڤ بە هیچ جۆرە ناتوانێت هەمیشە ئەوەی کە لە دڵیایەتی بیهێنێتە سەر زمان لە هەموو شوێن و کاتێکە ئەوە ناکرێت بە هیچ جۆرە هیچ کەسە ناتوانێت ئەو بکە ناژبێ بیکەیت لەبەر ئەوە لە ڕاستیە ئەتوانم بڵم هەموو ئینسانێک ناو بە ناو لە هەندێک بۆنا لە هەندێک شوێنە لە هەندێک کاتە ناچارە کە ناچارە و پێویستیش ناکە کە هەموو ئەو بیرروڕانەی کە هەیەی هەموو ئەو هەست و سۆزەی کە هەیەی هەموو ئەو ڕەفتار و شتێک کە هەیەی پیشانی بە پێویست ناکە بەس پێویستەکە ماسکە بەستە دکتۆر سێریکە لە هەندێک شوێن و کاتا وەکو وتم تۆ ناتوانانی یعنی هەموو ئەو شتانە بڵێ کە بۆ نمونە بۆنێشی کۆمەڵایەتیە پیشانگایەکە کراوەتەوە کۆڕێکە تۆ دەوێت قسەی خۆت بکەیت وەکو وتم کەی ئەبێ بە کێشە کەی ئیتر یعنی زیان بەخشە یعنی نابێ ئینسان بیکە کە ئەمە ببێ بە خوو لە هەموو شوێن و کاتێکە و لە هەمووشی خراپتر لەگەڵ کەسە زۆر نزیکەکانتە تۆ ڕووپۆشێ هەمیشە هەڵگری ئەمە لێرە ئیتر بەڕاستی ئەو کەسێک کە لەگەڵ کەسێکی وا ئاژی ئەبێ ئەو پەیوەندی بخاتە ژێر پرسیارەوە بڵێ باشە من لەگەڵ چی ئاژیم یعنی ئەنی کە تۆ ڕازگۆ نەبی لەگەڵ هەست و سۆزەکەی خۆتا بەرامبەر بە نزیکترین کەسێ مەسەلا دایک و باوک برا و خوشک ژنومێت دوو هاوڕێکە زۆر نزیکی یەکن ئەلەوێ ئەبێ بە کێشە لەوێ ئەبێ بە کێشەوە و یەکێ لە هۆ زۆر گرنگەکانی ڕووپۆش ماسک چییە ئەوەیە کە عادەتەن ئەو کەسانە ئەم ڕووپۆشە دایمی خوای هەڵاگرن و بووە بە خوو لە ژیانیانە و ڕەفتارکردن لەگەڵ بەرامبەر هەموو کەسێکی جوانین دکتۆرە ئەو کەسانە وەکو وتم نا ئەوەی کە ئەبێ بە کێشە ئەوەیە کە ئیتر ئەبێ بە خوو لە زۆربەی کاتەکانە لەگەڵ زۆربەی خەڵکەکە دائمی خوای ئەزەین چۆنە ئەم کەسانە بڕوا بەخۆبوونیان کەمە و هەمیشە چاویان لە دەرەوەی خەڵکە بزانێت دەوروبەر چی ئەڵێ لەسەر ڕەفتاری ئەم اینجا ئەگەر تۆ هەمیشە چاو لەوە بێ کە من ئێستا ئەگەر ئەوە بڵێم یا ئەوە بکەم یا ڕای خۆم بڵێم بزانم دەوروبەر ئەڵێ چی ئەو وەختە بەڕاستی ڕێگەی ترە بێ دامی خوایی ڕووپۆشی هەڵگری کەوا بوو لێرە زۆر گرنگە مرۆڤ ڕازگۆ بێ لەگەڵ هەست و سۆزەکانی خۆی لەگەڵ شعوری خۆی و لەگەڵ بیرروڕاکانیشی خۆی و بە پێی پێویست لە شوێن و کاتی پێویستە دەری بڕێ بەڵام مەسەلا ئێستا بەڵێ باش دکتۆر ببوورە زۆر کات ئەبینین ئەم پۆشینی ماسکە پەیوەستە بە چیەوە هۆکارەکەی بۆ چیە کەڕێتەوە ژینگەی ئەو ناوچەیە کە توالەیە کە ئەم ماسکە بپۆشیت یاخو هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کە ئێمە هەمومان لە بارودۆخێکین ئەبێ لەو شانۆ گەورەیە دەور ببینین
کە کەسمان کارکتەری خۆمانی بەڵێ من هۆ تاکیەکەم هێنا وت هۆ تاکیەکە ئەوەیە کە هەندێک کەسێ خۆی بڕوای بۆ خۆبوونی کەمە بڕوای بە خۆی کەمە دائمی خۆی اعتیمادی لەسەر ئەوەیە و پێویستی بەوەیە کە خەڵک بڵێن ئای چەند کوڕی چاکە چەند کچێکی ساڵحە چەند ڕۆشنبیرە چەند بە ئەدەبە چەند بێدەنگ و ئەمانەیە هەندێک کەسێ دائمی خۆی چاوی لەو لە ڕەئی دەرەوەیە خۆی متمانەی بە خۆی کەمە و لەو کەسانە نییە کە بڵێ اینجا ئێستا من ڕێی خۆم ئەوەیە و دەوروبەر با ڕازی نەبێت چییە ینی مهمە من خۆم وابیرەکەم و درۆ لەگەڵ خۆم ناکەم ئەمە هۆ تاکیەکە یعنی لە خوێن و جەرگ و دڵی ئەو کەسە ئاوایە و بێگومان ئەمەش هەر هۆی هەیە هۆکەی پەروەردەیە لە پەروەردەوە هەر لە بناڵی و وا فێر کراوە کە تۆ کوڕم کچم نابێ قسە زۆر بکەی نابێت لەکە کۆمەڵ دانیش نابێ ڕێی خۆت بڵێ بێدەنگ بە هەرگیۆ بگرە پەروەردە دەوری هەیە هۆ کۆمەڵایەتەکەی ئەوەی کە تۆ باسی کرد کاک سەرکۆ کولتور یعنی دابوونەریت لەو کۆمەڵا ئەمە بێگومان دەورێکی زۆر گرنگ ئەبینێ بۆچی هەتا ئەو کۆمەڵێک بێ کە کۆنتترۆڵ و مراقبە و چاودێری و لێپرسینەوە و کەمی ئازادی تیاابێ کەمی ئازادی تاکی تیاابێ تاکەکان مەجبورن خۆیان لە قاڵب بن قاڵبێ بۆ خۆیان دروستکەن ڕووپۆشت دامی خۆی بۆ خۆیان دروستکەن بۆچی چونکە ترسی هەیە بێگومان لێرە ترس دەورێکی زۆر گرنگە یعنی ئێستا تۆ لە کۆمەڵێک کابیت زۆر شتێکی سادە تۆ کۆمەڵ ئێستا هەندێ ناحێ و قەزا و هین هەیە لە کوردستانە یعنی تۆ بڕۆ سەرنج بە ئەتوانم بڵێم لە ساانەوە و نۆی کچ و ژنەکانی لەچێکی تەواوی بەستووە و هەندێکیشان هەیە تەنانەت ئەبێ پەچە و عەباوانە بەستێ ئەلەم کوردستانە ینی من خۆم ناحەی و قەزای ئاوان بینیوە کەوا بوو مجتەمع خەڵکی ئەم شوێنە ئەوەی لە کچ و ژن ئەوێ کە ئەبێ ڕووپۆش و پەچە و سەرپۆشی بەهێز و کەمیش بچێتە دەرێ تەنیا بۆشتی زۆر پێویست نەبێ نەچێتە دەرێ ێ باشە کچی باش تۆی تاکی فەقیر چێگەی لە مجتەمع هیچی بۆ ئەمێنێتەوە غێری ئەوەی تۆ بڵێ ئەبێ منیش وەکو ئەو هەموو کچ و ژنە بکەم ئەگەر وانەکەم دەوروبەرەکە بە چاوی سوک سیر مەکە ئەڵێ سەیریکە بێ حورمەتە سەیریکە موسڵمانێکی ڕاستەقینە نییە سەیریکە دابوونەریتی میلەتەکەی خۆی بیر چۆتەوە بگرە یعنی خەڵکی زۆر تاکی زۆر توندڕەوی ئاینی کە ئیتر یعنی بەهەشت و جەهەنم دابەشەکەن خۆیان بە ئۆکیلی خوای گەورە ئەزانن ئەستەغفر الله ئیتر ئەکەونە ئەوەی کە بڵێن فلان کەس بێڕەوشتە هەر لەبەرەوەی پەچەی هەڵنەگرتووە لەبەرەوەی هینی نەکردووە و شوێنی جەهەنەمە و نەکرد ئەم دنیای لێ بێ بەشەکە ئەو دنیایشی لێ بێ بەشەکە کەوا بوو ئەو پرسیاری تۆ زۆر گرنگە کەڵچەر دەوروبەر دەورێکی زۆر گرنگی هەیە لەوەی کە تاکەکان ناچارکە ڕووپۆش هەڵگرن ئەجنا تۆ وەرە ئێستا من باسی ئەوم کرد یعنی تۆ لەو بڕایە یعنی لەم سەد کچ و ژنەی کە لە ناحەیەکی ئاوا لە کوردستانە کە هەر هەمووی ڕووپۆشە هیچی تیانەیە کە بێزار بێلەوە من زەمانەت یەکەم گەرنتی یەکەم زۆریان تایە ئەوەی ناوێ بەس ناوێت تووشی سەرێشە بێ نە لەگەڵ کەس و کار نە لەگەڵ دراوسێ نە لەگەڵ مجتەمع گەورە خۆی کردووە بە قوربانی کۆمەڵگەوە چاری نییە چونکە کە تۆ بوو خەنە اختیاری ئەوەی یعنی بە بێڕەوشت و بزانن یا بە کەسێکی ساڵح و چاک و ئەوانە بێگومان ئەمیان هەڵە بژێری ساڵح و چاک زۆر باشە دکتۆر لە ژیانی هەر یەکەمانە گرنگە کە ئێمە تایبەتمەندی ئەو کەسانە بزانین کە ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرناخەن بۆی کە ئێمەش دواتر بزانین بۆ نوێ کێ دڵسۆزمانە کێ خەمخۆرمانە لە هەموو کاتەکانە تایبەتمەندی ئەو کەسانە چی ئێمە چۆن ئەو کەسانە بلاستینەوە کە ئەو ماسکیان پێوەیە خۆزگە ئەو ماسکە بۆ شێوازە بۆ هەمومان بینە سەیریکە لە ڕاستیە شتێک هەیە ئێمە بێت جایکەینەوە لە هەڵگرەکانی ڕووپۆش هەڵگرەکان هەندێک کەسێتی هەیە ئێمە لە دەرووناسیا پێڵەن ئینترۆڤێرت یعنی بۆ ناوەوە ئینترۆڤێرت یعنی هەندێک کەس هەیە خۆی کەسێتەکەی وایە ڕاستگۆیە لەگەڵ خۆیان خۆی حەز ناکە زۆر بیر و ڕاکانی خۆی هەست و سۆزەکانی حەز ناکە دەری بڕێ تەنانەت بەرامبەر بە نزیکترین کەسەکانی خۆی چی لێکەی ئەین درۆ ناکە خۆی وایە ئەمە لە ڕاستیە هیچ پێویست ناکە تەحلیلی کەیت و بڵێ ئەمە چۆن و بۆ وایە خۆی وایە ئەمە هەست و سۆزی دەرنامڕە بەڵام ڕەنگە زۆر کات لە هەنێک کاروباری ڕۆژانەی ترە هزار جارە و دڵسۆزەی خۆی پیشانی بەرامبەرەکەی بەوە وەکوتم ئەمە خۆی کەسێتەکەی وایە لەوانەیە فعلەن یعنی دڵسۆزی و خۆشەویستی خۆی بۆ بەرامبەرەکەی ئاژنێتی مێردێتی بە شێوازی نازارەکی
هەندێک کەس هەیە یعنی بەڕاستی هەر خۆی لە قسەکردنە لاوازە هەر خۆی لە قسەکردنە لاوازە فێر نەبووە مێشی وا دروست بووە لەبەرەوە ئەمانە بەڵام وەکو تۆ لەگەڵ ئەو کەسانەی کە خۆشیانەوێ زۆر نزیکن لێی ینی فعلەن ڕازگۆیە ئەتوانێت هەستەکان و شعورەکانی خۆی ئەفکارەکانی خۆی بە شێوازی تر دەربڕێت کەوا بوو ئەمە جیایە ئەمە بەڵێکە بەس ئەوەی کە تۆ ئێڵێ لە ڕاستیە پێش هەموو شتێ احتیمال دەکاتە سەرەوەی ئێمە لەگەڵ چیا هینین یعنی سەر و کارمانێ ئێستا من ئەچمە بازار ئەچمە لای دوکانارێ ئەمە شتێ بکڕم هەستەکەم فعلەن یعنی کۆمەڵێ قسە و مجاملەوانە ئەکە هەستەکەم کە هەمووی هیچی ڕاز نییە بەشێکی زۆری ڕاز نییە و هەرێوێ چۆنێ بۆ شتەکەی لێکڕم ئێستا پێویست ناگا لێرە زۆر پرسیاری لێگەیت و شیکەیتەوەوانە کابراایەکە ئەی بینی و ڕۆیت و خوا حافیز بڕۆ و هیچ نەهەوڵ بە تەحلیلی بکە نەهەوڵ بە بڵێ بۆچی سەری خۆمەشێنە و پێویست ناکە کاتی خۆکوژی بەڵام بەڕاستی ئەو کەسانی کە زۆر نزیکن لێت ئیتر ئایا هاوڕێە ئایا هاوژینە ئایا کورجار وایە خزمی زۆر نزیکە ئەوە لەوانە لە ڕاستیا فعلەن ئەبێ وریابیت کە بزانی ئایا چۆن ڕفتاری لەگەڵکەی بەڕێی من یعنی لە ڕاستیا ڕفتارکردنەکە وەکوتم ئەگەر تۆ چارێ نەبێ ئەبێ لەگەڵ ئەم کەسا هەڵکەی بۆ نمونە تۆ کارمەندێکی جێگەی بەڕێوەبەری دایرەکە وایە چی لێگەی خۆ ناشتوانی خۆ نەقڵکەی یعنی محکومیەوەی ئەبێ لێ بمێنیتەوە لێرە بەڕاستی نابێت یعنی تۆ هەوڵ بەی ماسکەکەی لابەری نابێ هەوڵ بەی بیگۆڕی نابێ هەوڵ بەی ڕەخنەی لێگری چونکە هیچ سوودی نییە یعنی تێکەڵبوونەکان دکتۆر زۆر جارەوەی کە تۆ بەڕێز ئاماژەی پێی کە تۆ لە پیشەکەت بێ یاخو لە کارەکەت بێ یاخو هاوڕێکت بێ یعنی ئەمەنە تێکەڵ یەکترەبی زۆر جار پێویستی بە قسەش نییە بە گفتوگۆ نییە لە ئاماژەکانی تێگەی کە ئەو مەبەستی چییە ئەمە بە شێوەیە لە شێوەکان تۆ ئەو کەسە ڕووی ڕاستەقینەی ئەو بۆ دەرئەکەوێت بەڵام منویستم یەک پرسیارکەم وەکو ئەبێ هەڵکەی لەگەڵی وەکو زانستە دەرونیەکە ئایا بەستنی یاخو پۆشینی ماسک هەر نەرێنیە یاخو لە زۆر کاتە ئەرێنیە کە تۆ بەکاری بێنی خۆی وەکو وتم لە پێشەوتم وتم لە هەندێک شوێن و کات و بۆ ناهەیە ئەرێنیە باشە چونکە ئەگەر هەڵی نەگری نابێ یعنی تۆ یەکجار لە بۆنەیەکی کۆمەڵایەتیا لە سیمینارێکە بەشدارەکەی محازەرەیە پێشکەشەکەی پێویست ناکە ناخی خۆ بۆ هەموو ئەوانە دانیشتووە دەری بڕی پرسیارێک لەکەن پرسیارەکە محریجە پێویست ناکە لە ساسەد تۆ لەوێ ینی ئەگەر ڕازگۆبی لەگەڵ خۆتا ئەو پرسیارە ئەو کەسە کە لێ دەکا لەوانەیە پرسیارەکە بۆ عەزێدانە بێ ناحقەیەکی بەرامبەرەکە ئەگەر تۆ لەوێ بڵێ وەڵام من ماسکەکەی سەلابەم و تێر و پڕت و ڕابم لێی سیمینارەکە تێک چوو تۆ نابێ هینگەی کەوا بۆ وەکوتم هەندێک جار یعنی ئێمە ناچارین هەموو کەسێ ناچارە بە خوێک بەس وەکوتم کاتێک کێشەیە کە تۆ لەگەڵ نزیکترین کەسەکانتە کە تۆ لە هەموو شوێن و کاتەکانە ئیتر یعنی بەڕاستی وا لێە خۆتە لێ تێگەچی ئەرێ منم یا ماسکەکە منە یا ڕووپۆشەکە منە ئەوە کارە ساتە یعنی اینجا طبعا ماسکەکان ڕووپۆشەکان جۆریان هەیە مەسەلا هەندێک ڕووپۆش هەیە بڵێن ئێسەوەی لە مجتەمەعا هەیە ساڵحە و پیاو چاکە و خێرەومەندە و موسڵمانێکی چاکە و ئەوانە ئەمە ماسکێکە طبعا لە پشتی ئەوە خوازانێت چی هەیە چی فڕوفێڵ چی شت هەیە کە ئەو کەسە هەر خۆی دژی ماسکەکە ئێکە کە ئاینی پیرۆزی ئیسلامە ینی یەک ماسکی ئاینی ئیسلامی هەڵگرتووە بەڵام لە پشتی ماسکەکەەوە خۆی یەکەم بێویژدانە و یەکەم ناموسڵمانیشە تێگەی ئەوە لەو بابەتە زۆرە ماسکی تر هەیە ڕووپۆشی تر هەیە ڕووپۆشی نیشتمان پەروەری ڕووپۆشی ڕۆشنبیری من ڕۆشنبیرێکی زۆرم یەکسەریەکەوێتە بەکارهێنانی یەک دنیا وشەی ئەجنەبی ئەوانە ڕووپۆشی زیرەکی ڕووپۆسی هین پاڵەوانی کە من ئازام زۆر پاڵەوانم ئەوە یا بەتابەتی لە پیاوە زۆر جار هەیە بەسەر ڕووپۆشی ئەوەی پیاوێکی ڕق و توندە و بەرەنگاری هەموو زریان و هینێکە بێتەوە و ئازایە و لە کاتی پێویستە دیفاعێکی هینەکە ینی طبعا لە کۆمەڵێکی وەکو ئێمە بەڕاستی زۆرتر کچان و ژنان ناچارن زۆرتر ماسک هەڵگرن بەڕاستی بۆچی ئەزەین بۆچی چونکە کۆنتڕۆڵ یعنی ئەم کۆمەڵێکی پیاو سالاریە پیاو سالارەتە پیاو دەسەڵاتە طبعا من بەڕاستی لەگەڵ ڕێزما بۆ کەسانە ینی بەڕاستی پێکەنینم یا ڕێکخراو هەیە ئەڵێ ڕێکخراوی جوزان پیاوانی زوڵم لێکراوی هەیە بێگومان تاکوتەرا پیاویش هەیە زوڵمی لێکرێ ژن هەیە پیاو ئەکوژێەوە هەیە بەڵام بە شێوەیەکی بنەڕەتی کۆمەڵی کوردستان کۆمەڵە شەرقیەکان عەرەب تورک فارس تەنانەت تورکیا کۆمەڵێکی پیاو سالاریە حتا هەندێک وڵاتی ئەوروپیش ئەمریکا بگرە ینی پیاو سالاری تایە زاڵە لەبەر ئەوە
پیاون کە دەستنیشانی یەکەن چ ڕەفتارێک جوانە باشە و حەز لێکرا و مەرغوبە لەبەرەوە ژن وەکەچ چاری نییە ئەبێ زۆرتر لە کوڕ و پیا و ماسکەکان هەڵگرن جنا یعنی وەکو وتم نمونەی ڕووپۆشەکەم هێنایەوە ئەبا و پەچە و سێلەچک و ئەوانە ئەجینا تووشی کێشە ئەبن لەگەڵ نزیکترین کەسەکان لەگەڵ باوکو دایک لەگەڵ برا بە تایبەتی لەبەرەوە کیچ و ژن زۆرتر لەم کۆمەڵا ناچارن کە ماسک هەڵگرن کە ڕووپۆش هەڵگرن. دکتۆر لە زانستی دەروونناسی و دەروونزانیا بەگشتی ئەم بابەتە ئەم پۆشێنی ماسکە و ئەم دەرنەخستنی ڕۆیڕاستی ناخی کەسەکان وەکو گرفتێکی دەرونی و نەخۆشیێکی دەرونی تەماشا کراوە بێگومانە هەندێک کەسێ یعنی ئەوەی کەوتم یعنی ئەو جۆرە کەسەی کە بە تایبەتی یعنی ئیتر ناخی خۆی بە هیچ جۆرێ دەرنابڕێ لە ڕاستی ئەوانە ژیانێکی زۆر زۆر ناخۆش ئەژین یعنی ئەتوانین بڵێ ژیانێکی درۆ ئەژین لەگەڵ خۆیانە يعني دائما خوای ئەوان ئەوێ کە خەڵک ئەوانی بەدڵ بێ بەڵام کەێنەوە ماڵێ خۆیان ئەخۆنەوە بێتاقەتن ترسیان هەیە گلەی لە خۆیانەکەن بالمناسبە یەکێ لە جۆرەکانی ڕووپۆشی ئەوەیە کە دائمی خوای تۆ خۆت وەکو قوربانی پیشان بی لە هەموو کۆڕ و کۆمەڵێکە ئێمەی داما و منی فەقیر هەر زوڵم لێکراوم هەر نەکبەتم کەس لەگەڵ منە باش نییە ئەمەش جۆرێکە لە ڕووپۆش ئەم جۆرە ڕووپۆشەش هەیە لەبەرەوە بەڵێ یعنی لە ڕاستیا بۆی هەیە ئینسان تووشی خەمۆکی قورس بێ بەهۆیەوە بەختەوەر نەبێ لە ژیانە ئەنی واسکە ژیان بەلایەت هەیە پەڕێ بەبێ ئەوەی کە خۆی ویستێتی بیکە باش ئەوەی کە دەوەتی کردبێ دکتۆر لای خۆمانم حاڵەتە بوونی زۆر هەیە بەڵێ بەڕێی من زۆر هەیە سەیری کە ئەزانکی لە شتێکە چاک ئەوە بینیت ئەوە بەتایبەتی لە ئێران چونکە لە ئێران لە 1970 کە شۆڕشی ئیسلامی ڕوویا ئەم مەسەلەی حیجاب وانە لەوێوە دەستی پێکرد ئەوەی کە پێڵێن سەحوەی ئیسلامی ئەوانە ئێرانەکان زۆر جار یعنی ژن و کچی ئێرانی زۆر بەناوبانگە بەوە کە لە ئێرانن ئەوە ناچارن بە زۆر ئەبێ ئەو حیجاب و پەچەوانە هەڵگرن کە خۆیان نەگەێنە ئەوروپا وەکو پەنابەری سیاسی یا خوێنن یا هەر لە تایارەکە فڕێیە لە تیارەکە هەمووی فرێن و زۆر جارەوە مەشهوریشە یعنی لە ئەوروپا و لە ئەمریکا ئەوانە زۆرتر لە ژنە ئەمریکی و ئەوروپیەکان لەوان زۆرتریش وەکو کاردانەوەیەک وەکو چۆن ئەڵێ بەنداوێک ئاوەکە پەنگ ئەخواتەوە دا کە ئەو بەنداوە ئەو سەدە ئەو دیوارە کە لابرا کە چووە وڵاتێک وەکو ئەوەی کە کەس خەڵک ئازادە بەجارێ لافاهێکی گەورە دروست حەقیەوە کاتەوە کە پێشتر نەیبینیوە وەکو وتم لە کچە ئەوروپی و ژنە ئەوروپیەکان زیاتر ئازادی شخصی خۆی وەرەگرێ ئەوە بەوا ئەیبینی ماسکەکە ئەکەوێتتر پێویستی بە ماسک نییە مڕاقەبە نییە کەسەقی نییە بەسەرەوە کەس پێ ناڵێ هاسێری کە بێڕەوشتە بێ حورمەتە یعنی بێبەهایەکە ئەو ئینسانە بێبەها کرێ لەبەرەوە بەو شێوەیە ئەیبینی دکتۆر زۆر جار باسی ئەوەکەین بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانەی کە تۆ بەگشتی باست کرد جیازیەکی لەلایەنی دەرونیشیەوە لەگەڵ خۆرئاوایە بەتیەکە یعنی تۆ بڕۆ وڵاتێکی ئەوروپی تاچەکە بینی هیچ کێشەیەکی نییە ئارامە هیچ کاتێک بینی برۆکانی تەسک نییە هەمیشە پێکەنین و خەندەی لەسەر ڕوە ئەم شێوازی مامەڵەکردنەی ئەم تاکانە ئەبینی ئەنجا حەز بەو جیازیەکەی کە تۆ هەتا ئەم کۆمەلگای ئێمە هۆکارەکانی زیاتر لایەنە سیاسی و شەڕ و ئابوووریەکە وای کردووە کە زۆر جار شڵەژانێک هەبێت لەناو خۆمانە کە نەزانین ڕۆژانە چۆن مامەڵاکەین لەگەڵ ئەوانە ئێمە جیاکاتەوە یاخودچی خۆی بێگومان یعنی هەمیشە بێ ئێمە بگەڕێنەوە بۆ سیستمی سیاسی بۆ کۆمەڵ هەمووی چونکە ئێمە یعنی تاک هەمیشە لە ژێر کارتێکردنی ڕاستە و خۆی ئەو خوو نەریت و ڕێنمایی و یاسایانایە کە هەیە یعنی لەبەر ئەوە زۆر کار لە ئینسانەکە ئێستا من بچووکترین نمونە پێ دەڵێم یعنی ئێستا بڵێن نەک بڵێن ینی معلومە ئێستا لە کوردستانە مەسلەی دامەزراندنی خەڵک یعنی ئەوانەی کە دەرچوون یا هەر خەڵکی ئەتیادی زۆر کەم بۆتەوە لە دایرە حکوومەتەکانە ێ باشە یعنی تۆی تاکوڕێکی گەنج یعنی لە ڕاستیە بۆی هەیە لە ناخی خۆیە یعنی نەک حیزبەکانی دەسەڵاتی خۆش نایە بگرە لە ناخی خۆیە زۆر ڕخی لە حیزبەکانی دەسەڵاتیشە بەڵام ناچارە یەک ماسکی جوان هەڵەگرێ یەکێ لە حیزبەکانی یەکێ لە دەسەڵاتدارەکان کەسە بەڵێ قوربان بەڕاستی ئێوە هەر تێکۆشەر بوون بەڕاستی کورد بەبێ ئێوە هیچ شتێکی پێ ناکرێ بەم شێوە بەم بەیت و بالۆران خۆشی بە هۆشیاری تەواو کە ئەزانێ ئەمەی کە ئەیڵێ هیچی وان نییە
باوەڕی بە قسەکەی خۆی نییە باڵێ هەر خۆشی لە دڵەوە پێکەنینی بەخۆیە بەڵام لێرە ئەو ماسکە هەڵەگرێ بە ناچاری و بۆ خۆی سەرکەوتووە بێ و هینە بێ بەس تەمان لێرە مەترسێگە چییە یعنی مەترسێگە ئەوەیە ئەمە لە ژیانە بتێو نەبێت تووشی کۆمەڵێک یعنی دژایەتی ئەبێ گرژی ئەبێت و ڕێی ئەبێ ناهاوسەنگی دەرونیە بێ و بێگومان ئەگەرێکی تریشی هەیە ئەگەرەکەی تر ئەوەیە کەوا چۆنەڵی identification یعنی ئەمیش ڕەنگی ئەو شوێنە ئەگرێ ئەمیش ئەبێ بەو حیزبە و ئەبێ بە یەکێک کە فعلا لە ئەوڵەوە ئیمانی پێینەوە ئێستا کە بڵێن سوودەکانی بەرکەوت و ژیانی زۆر خۆش بوو پارچە عەرز و شوقە و ژیانوانێ بۆ دروست بوو لە ڕاستیە لە ماسکەکەەوە لایە باڵێ فعلەن کاکە ئەم ڕێکخراوە بۆچی خراپە ئەم حیزبە ئەم دەسەڵاتە ئەم کەسە مەسوولە بۆ خراپە وەڵڵا یەکەم پیاوە یەکەم ژنە کابوو ئەبێ بەو ئەوە لەوێ یعنی شناسەکەی ئەگۆڕێ کەساتەکەی ئەگۆڕێ بێ بە جۆرێکی تر ڕفتارەکەی بێ بە جۆرێکی تر ئەمەش هەیە ینی باشە دکتۆر بەڕای تۆ ینی ئەو کەسانی کە بەم شێوازن بۆ نمونە ئەمڕۆ ڕاستەقینەی خۆیان دەرناخەن دواتر وتە بۆ نمونە چارەسەرکەرەوەی لەگەڵیانە هەڵکەی ئەم هەڵکردنە لەگەڵیانە ئینترەمە چارەسەر یاخود نەخێرتۆ بۆ نمونە چەند جارێک کە سوور بزانێ و کەسەی بەرامبرت بۆ شێوازنیە بە جۆرێک لە جۆرەکان بۆ نمونە پێی بڵێ کە تۆ بۆ شێوازەوەی پێشتر یعنی وەکو چۆنەڵی دانیشی پێ تێگەشتم سێریکە ئێستا بڵێن ژن و بێردێکە چوار مناڵیان هەیە تێگەی تەمەنیان گەشۆتە شوزانم 45 ساڵ ژنەکە یەکێکیان ئالم بابەتانەیە کە دائیم ڕووپۆشی پێوەیە یعنی تۆ چیەکەی لەگەڵ لەمە یعنی چوار بناڵ چیەکەی لەبەرەوە من لەو بڕوایم کەسەکان کە نزیک بن لە یەک وەکوتم یەک خێزان باوکو دایک برا خوشک هاوڕێی زۆر نزیک بەڕێی من بێگومان ئەبێت تۆ ببی بە ئاوێنەیەشی ڕاستگۆ ببی بە ئاوێنەیەشی ڕاستگۆ بەڵام نەگوەکو نەسیحەت و ئامۆژگاری کرد کاکە و کچە و کوڕم ئایبە و تۆ ئەمە چیە ئەم ماسکەوە نەبێ بەو شێوەیە ئەبێ یعنی لە شوێن و لە کاتی خۆیان وەڵامی بیتەوە وەڵامانەوەکە یعنی بە شێوەیەکی نەرمونیان بێ بەڵام ڕاستگۆ بێت ڕێک ڕاستیەکەی پێڵی و بە شێوەیە نەبێت کە تەریقی کەیتەوە بە شێوە نەبێت کە لە بەردەم خەڵکی ترابێ تەنانەت نابێت لە بەردەم مناڵەکانی شابێ پێ بڵێ باشە کاکە وەرە تۆ ئێستا ئەوە کرد یا دادە تۆ ئێستا ئەوە کرد تویشدانە بڕاوبەوە هەیە ئەوە ڕاستە وە تۆ بەڵگەی بۆ بێنیتەوە وانە دژە بەڵگەی بۆ بێنێتەوە بڵێ نا ئەی تۆ لەوێ بۆ ئەوە نەکرد لەبەرەوە بەڵێ ئەبێ وردی کەیتەوە لەگەڵی ئەمە بۆ ئەو کەسانەیە کە تۆ ناتەوێت لە دەسی بی چێ ئەوێ برای لە دەستبا چێ ئەوێ خوشکی لە دەستبا چێ ژن و مێردێکە ئەوە ساڵە بەیەکەوە یەکتریان خۆشەوێ لە ئەساسا ژیان ئەڕوا ئارامە بەڵام ئام خەلەلەیتیایە ناتەوێت تۆ جیابێتەوە و مناڵ سەرگەردان بێت لەبەرەوە لەم حاڵەتانە بەڕێی من تۆ نابێ بێڵی بگاتە ئەوەی کە یعنی ڕووپۆشەکە ببێ بە بەشێک لە دەم و چاوەکە ئەبێ هەر لە ئەوڵەوە وردە تێگەێنی بڵێ کاکە داداخر وانە ئەوە بۆ شێوەیە تۆ لەگەڵ خەڵکی تراواگەی بەس لەگەڵ مناوا مەکە کە ئێمە یین لە چوار دیوارەکەی ماڵی خۆمانین ئەوە مەکە لەگەڵ منە ڕێک و عادل بڕۆ ڕاستە دکتۆر زۆر جار ئێمە باسیێواکەین کە هەندێک لە مرۆڤەکان ماسکی نەبەستووە وەچ و فیگەری خۆی بەرامبەرەکەی وا لەیەکا کە ڕەفسی بکات ئایا دوورخستنەوەی ئەو کەسانە گرنگە یاخود تاقی کەرەوە بزانە ئەو ڕووکەشەی کە هەیەی ئەو ناخەشی هەیە یاخود چۆن خۆی لە ڕاستیە من لەو بڕواە ئەتوانی بڵێ کەسێتە چکە زۆر بەرمانکەوتواڵێ هەتا نەمناسی نەمزانی کە تۆ ئەوە کەسێکیەوە نەباشی چکە دایم ئەمە لە کۆمەلگا ڕاستە لە ڕاستیە زۆر یعنی کەسێتی ئەوەی کە فعلەن یعنی ڕووپۆشی هەڵ نەگرت بێ خۆشە تەعامل لەگەڵەوانە بەڵام زۆر جار ینی شتێک هەیە قسەیەکەی زۆر جوانە ئەڵێ لە ڕاستیە ئەگەر مرۆڤەکان یا هەموو بەشەریەت لە هەموو شوێن و کاتێکە هەموو ڕاستیەکان دەربڕێ بەشەریە دەبێت دایم لە شەڕ و هەرابێت ئەبێ بە شەڕ و هەرا دەزێنێ خەی یەکتری لەبەرەوە تۆ ناتوانانی هەموو ڕاستەکان چۆنە لە هەموو شوێن و کاتێکا بیڵێ بەس وەکو وتم لە شوێنی تایبەتە لەگەڵ کەسی تایبەتە ئەو کەسانەی کە بەڕاستی ئەتوانن یعنی خۆیان بن زۆر جار ئەتوانم بڵێم کەسە ناوازە و کەسێتیە ناوازەکانن بۆ هونەرمەندە گەورەکان یا تەنانەت سیاسیە گەورە بینەکان کە چۆن ئەڵێ بە دژی تەوژم ئەڕۆن ئەوانە بەڕاستی کەمن زۆر کەمن و ئەوانە ئەتوانی بڵێ
ئەو کەسێتیە گەورانن کە لە مێژووە دەرەکەون ئێستا بۆ نمونە ینی ئەم زیلینسکیە سەرۆکی ئۆکرانیا ینی توانین بڵێ ئەمە یەکێکە لەو کەسانە ینی کابرایە کە سیرەکەی ڕووپۆشی لابردووە و ئەڵێ ئێمە بەرگری لە وڵاتەکەمانەکەین هەتا ئێستا لە کیێفا ماوەتەوە و ڕووپۆشەکانی هەمووی لابردووە یعنی تقریبەن هەموو کەسێک کە گوێ لە قسەکانی ئەگرێ ئەزانێ کە ڕقی لە پۆتینە ئەزانێت کە ڕقی لە سوپای داگیرکەرە و ئەمە ئەو کەسێتیانن یعنی لە ڕاستیە ئەوە قوربانی ئەوێ و بۆی هەیە ئینسان لەو ڕێگا تیا بچێ ینی مەسا هونەرمەندێکی گەورە و یەکێک کە بە هیچ جۆرە گوێنایەتە ینی خوونەریتی ئەو مجتەمەعە کارێکەکە کە بۆی هەیە ئەبێ بەهۆی هینی ئەبێ بەهۆی ینی لایەنی دش ئەو لایەنی نەریت ئەو لایەنی عادەت ئەوەی کە ڕاهاتووە بە درۆ دەلەسە کۆنەکان و بە ئەفسانە کۆنەکان ئەوە یەت ئیتیهابێکی بۆ دروستەکە جاهلێکی بۆ وێنێ ئەیکوژێ لەبەرەوە ئەیبینی زۆر جار مەسەلا يعني زۆر کەسێتی هەیە بە تایبەتی لەم مجتەمەعانە يعني فعلا باجی ئەو نەبوونی ڕووپۆشە ئەێنەوە بە ژیانیان مەترسیتە باشە دەستخۆش دکتۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین ئەو ماسکە نەپۆشین کە زیان بە خۆم و بە چواردەورەکەشم ببەخشێ